هەمیشە هونەرمەندان بە تایبەتی هونەرمەندانی شێوەکار سروشت وەک ئیلهامی خۆیان بەکاردەهێن و هەروەها هەوێنی بەرەمهێنانی چەندین تابلۆ و چەندین کاری هونەری گەورەشە. لە ئێستادا یەکێک لە هونەرمەندەکان کە ئەویش شەماڵ نادرە ماوەی 10 ساڵە وەک گەڕیدەیەک بە جیهاندا دەگەڕێەوە کارەکانی پەرە پێدەدات و هەوڵ دەدات کە تابلۆ و کاری هونەری نوێ پێشکەش بکات و بۆ ماوەی 4 ساڵیشە گەڕاوەتەوە زێدی باو و باپیرانی خۆی و لەوێ ژیان بەسەرەدا و هەم درێژە بە کارە هونەریەکانی خۆیدا. ناوم شەماڵە دایکبووی شارۆچکەی دووکانم ساڵی 1993 پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشی پەیکەرسازیم تەواو کردووە. 94-95 چوون بۆ ئەڵمانیا. لە 2006 لە ئەکادیمی هونەرە جوانەکان لە شتوتگارت پەیکەرسازی بخوێنەوە. هەر لەوێش دەتوانین بڵێن ناوبانگێکی باشم دەرکرد بەهۆی دوو کاری هونەریمەوە، بەهۆی دوو پرۆژەمەوە. یەکەمیان ئەو بوو لە ڤارگۆنی قیتالێک ئاژام لە شوێنێکی چۆڵی ناوجەرگەی شارەکە بە مەوادی خاشاک و سکراپ چواردۆری ئەو ڤارگۆنم کرد بە مۆزەخانەیەک بوو بە شوێنێکی جوان و بینراو. ڕۆژنامە و تەلەڤیزیۆنە ئەڵمانیەکان هاتوون بۆ لام بەرنامەیان کردەوە سەرم کە سایەتی گەورە وەکو سەرۆکی حیزبی سەوزەکان کە سێم پارتی ئەڵمانیایە هاتووە لای خۆم لای شوێنەکەی من حەملەی ئینتیخابی خۆی کردووە. پرۆژەیەکی تریشم هەبوویش پرۆژەی باڵندەی ئاشتەیە کە قورسایی بیر و بۆ چوونی منە چۆنەوەی هیوای منە. بەهۆی ئەو پرۆژێشەوە ناوبانگێکی باشم دەرکرد. دوای ئەوە لە شتوتگارتە تووشی چەند گرفتێک بووم، تووشی چەند کێشەیەک بووم چکە کەسایەتی من کەسایەتێک نییە خۆی بگونجێنێ، بەڵکو کەسایەتێکە گەریدە و شڕانگێزە و چۆن دەڵێ یاخیە ئەم دنیاە بگۆڕێت بەرەو باشتر. چوون بۆ بەرلین. لە بەرلین خوێندنی ماجستەرم دەست پێ کرد، ئەویش لە بواری هونەرە. ئەتر هەر لە بەرلینیش توانیم خۆم گەیمە گەورەترین مۆزەخانەی شاری بەرلین کە مۆزەخانەی مێژووی هێزە چەکدارەکانی ئەڵمانیایە کە وەک پەنتایی وەک مەساحە گەورەترین مۆزەخانەی بەرلینە. توانیم لە بینی 250 فڕۆکەی جەنگیدا باڵندەیەکی ئاشتی دروستکەم، یعنی پەیکەرێک بە شێوازی باڵندەیەک لەوێن نمایشم کرد.
تەواوەتی یاخیبوونی من لە 2011 دەستی پێکرد کاتی ئەو ئیشەم بۆ مۆزەخانەی مێژووی هێزەکانی ئەڵمانیا کرد ئیشەکەی منیان وان نمایش کرد فیلمێکی جوانیشان بەڕاستی کرد لەسەر ئیشە بەس وان نمایشیان کرد من کابرایەکی زەحیم نەکبەتێکم جەنگ چۆن وێرانی کردوم لە جیاتی بەو شێوەی نمایشم کرد بڵێم کابرایە بەتەڵێکە یا با بڵێن کەسێکی بەتوانایە توانیوێتی ئەو هەموو خراپە و ناشرینیە بکە بە شتێکی جوان نەک بمکەن بە کەسێکی زەحیە بە زۆر وڵاتە گەڕاوم ئەو شوێنەی زیاتر با بڵێن ڕایەکێشان دورگەکانی کەناریا بوو لەوێ ئەمتوانی شوێنی هێور و هێمن بدۆزمەوە سروشتەکەی زۆر زۆر دەوڵەمەنە میوە و کە و تەیر و توار و ماسی بەحر و ئەم شتانی زۆرە ئەتر بەبێ پارە و بەبێ هیچ شتێک ئەمتوانی خۆم باشترین شێوە بژێنم بەڵام چوون بۆ هیندستان چوون بۆ سەڵتەنی عومان چوون بۆ ئێران چوون بۆ مەغریب چوون بۆ تونس چوون بۆ میسر چوون بۆ سووریا تورکیا ئەوروپا زۆربەی زۆری گەڕاوم ئەم قوتابخانەیە هەبوو ئەم بینایە کە لە گوندی قەمچوغی کۆنا تاقە بینایە ماوەتەوە حکوومەت هەمووی ڕووخانەوە بەس ئەمە هێشت بۆ هێزەکانی خۆی بەکارهێنابوو ئەتر ئێرە مەڕووماڵەتی تێڕاگیرە کەراوەیەک بوو کەس حەقی نەبوو بەسەریەوە بەڕڵایان کرد بوو من بۆ خواست و ئارەزوو هاتمەوە وتم ئێرە ئەەکەم بە شوێنێکی هوەری ئەیکەم بە مۆزەخانەیەک جوان ئێڕازێرمەوە ژوورێکی تیاکەم پڕێکم لە کەرەسە و شوێنیشکردن و وەرشەیەک دانم بۆ گەنجان و بۆ خەڵکی گوندەکە پلانشتی تیا بکەن ژوورێکی تریژ ئەڕازێرمەوە لە ژوورەکەی خۆم خۆشتر بێت لەوتی و بۆ گەنجان بۆی ئێواران و کاتی خۆشی تیا بەرنەسەر کتێب و شەترەنج و شتانیان بۆ تادانم بۆ کاتی خۆش بەرنەسەر جگە لەوەش ژوورێک دوو ژوور ئەەکەم بە مێژووی گوندی قەمچوغە با پێشەمە شتێ باسی ئەمە بکەم چکەمە لەبەر چاوایە کاتی خۆی بابلیەکۆنەکان سۆمەرەکان کە ئەسلیان کورد بووە پەیکەریان دروستە کرد بریتی بوو لە چەند ئاژەڵێک کە لەیەکیان نابوو یعنی با بڵێن سەور موجەنەح هەیە گایەکە باڵی هەیە و یا بازە بوونەوەرێکە سەری تێری پێوە سەری هەڵۆی پێوە و کلکی دوو پشکی پێوەیەوە شتانە ئەتر ئەمە بوونەوەرێکی ئەفسوناویە وەک شتێکی جوان چەند بوونەوەرێکم لێ گاوە و ڕەمزێکی جوان ئەمە لەسەر ئەم پەیکەرە بەس پرۆژەی باڵێ ئاشتی کە ئەمەوێ هەموو قورسایی خۆمی بخەمەسەر کە بەلامەوە کارێکی پیرۆزە و کارێکی زۆر زۆر جوانە من ئەو تەمەنم بۆ 53 ساڵ و 54 ساڵەمانە ئەچێت نزیکە 40 ساڵە لە ناو مرۆڤایەتیا بردومتە سەر هەر لە مناڵیمەوە هەستم کردووە کەسێکی بەتوانام و بەهرەمەندم و خوددا شتێکی تیا دروست کردوم کە لە کەسانی تران نییە بەڵام مرۆڤ بە خۆشەویستی و بە ڕێزگرتن و بە پشتیوانیکردن گەشە ئەسێنێت بە ڕێگرتن و بە سوکاتی پێکردن و ئەم شتانە ئەزیەتدان بچووکەکەیتەوە ئتر ئەوە بۆ 10 ساڵ 14 ساڵ ئەچێت پشتم کردوتە دنیا ڕوون کردوتە سروشت سروشت زۆر شتی بەم بەخشیوە ینی لەوەتی هەم ئەوەنە بەختەوەر نەبووم لەوەتی هەم ئەوەنە تەندروست نەبووم لەوەتی هەم ئەوەنە هەستم بە گەورەی و جوانی و پاکی خۆم نەکردووە ینی زۆر تا بڵێ زۆر ئازاد و بەختەوەرم من جاری وایە 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ نان ناخۆم هیچ شتێک ناخۆم یانی نەک ئەوە ئێواران نان بخۆم یانی هیچ شتێک ناخۆم بەس ئاوە خۆمەوە زۆر کاتەچمە خەڵوەتەوە تۆلستۆی زۆربەی زۆری فەیلسوفەکان ئەڵەن گەورەی تۆ بەوە نییە شت داگیت بکەیت ینی با بڵێن سەرەت و سامانەکەی خۆ زیاد بکەیت تۆ ئەتوانی
بەوە گەورە بیت دەستبەردار بیت یعنی با بڵێن دووشت هەیە لەم دنیاە مادە و ڕۆح تا ڕۆحت عەزەمەتی تیابێ هەست بە گەورەی ڕۆحت بکەیت بەختەوەرتر و تەندروسترە بیت بەڵام خەڵک فێر نەبووە ڕێز لە ڕۆحی بگرێت ڕۆحیش بەوە گەورە بێت توانی دەستبەرداری مادە ببیت.